بوتە وشەیەکی کەرکووکیە وت حياتم. حياتم يوصلوا ليبيا ترجع سلمونية والله بر والله تازه. هل بدك تصقد ديانا أم جلانة شيء شو نايبة بتستاهله وهاكي والله ئەوەی تێکەڵم کرد خۆم زۆرم حەز لە هەورە اینجا بەعامەتەن ویستم لەگەڵ ستایلێکا تێکەڵی کەم کە کچی کۆنی لادێ بەکارێنەوە لێرە لە کوردستان شنو لو شوتو وڵی ئیواکوە يعني والله بقي وقت بيته تقریبا يعني سليماني لقيتو شيء جيني سلێمانی زۆر تایبەتە بۆ من خێزانێکی جوانی پێبەخشیوم کۆمەڵە هاوڕی زۆر باشی پێبەخشیوم کۆمەڵە کەسی زۆر باشی پێناساندوم و سلێمانی لای من جێگێکی زۆر تایبەت هەیە خۆم بە ئەسڵ خەڵکی سلێمانی نیم بەس زۆر تایبەتە لەلام سلێمانی خەڵکی کەرکووک شو شتێکی سلێمانی وەلاوە جوانە شوێنێکی حەزەکەی بەردەوام سەردانی بکەیت وڵایی جادەی سەهۆڵەکە زۆر خۆشە و بەردەرکی سەراکە قسەیتیانە سلێمانی ینی بەردەرکی سەرا و چ شتێک زۆر تایبەت بێ لەلام لە سلێمانیا ئەو خۆشەویستی و ڕێزەی خەڵکەکەیەتی بەعامەتەن کە زۆر پێشوازی لە خەڵکەکەن و زۆر گەرم و گوڕن لەگەڵ خەڵکی دەرەوەی سلێمانیا یاپراکی کەرکووشی بەناوبانگە یاپراکی سلێمانی حەزیە یاپراکی کەرکووشی سلێمانی وڵا بۆ وڵی گەڵامی خۆشترە گەڵامی خۆشترە ئەڕڵا ئەو یاپراکە ترشەی کەرکووک بەخۆ ئەویش خۆشە بەس ناگاتەوە بە گەڵامێکە بەهار بێ و گەڵامێکی خۆش بخۆی ئەی چۆن ئەی تۆ شتم پێ بڵێم لەبارەی ئەوەی کە چ وشەیەکی سلێمانی وەلاوە جوانە بەساقەو بم بەساقەو بم بەچێڵی بەساقەو بم بوتە وشەیەکی کەرکووکیە وت حياتم حياتم ئەی لە سلێمانیە لە سلێمانی بەساقەو بم زۆر بەکارێکی دەربەشاری بەساقەو بم میشناسرەوە